لا سێمین یاریەکانی قۆناغی دووەمی خولی ژێر 20 ساڵانی کوردستان و لە کۆمەڵی یەکەم پیشەسازی لەسەر یاریگەی خۆی پێشوازی لە ئاکرێ کرد. هەرزوو لە خولەکی پێنج یاریەکە زەکەریا موسا تیپی خاوەن ماڵی بە گۆڵ یەکەم پێشخست. لە خولەکی 29 خۆناز عەبدولعەزیز توانی ئەنجامەکە بۆ ئاکری یەکسان بکاتەوە. لە نیوەی دوم هەردوو تیپ زۆر هەوڵیاندا بە گۆڵی دووەم و سەرکەوتن بگەن. گۆڵ تۆمارکردن بۆ خولەکی نەهۆت دواکەوت. هەڤاڵ دسۆز بۆ پیشەسازی تۆماری کرد و تیپەکەی بە گۆڵی دووەم پێشخست و هەر بەم ئەنجامەش لە یاریەکە براوە بوون. بەم ئەنجامە پیشەسازی بۆ خاوەنی 6 خاڵی تەواو لە پێشەنجی کۆمەڵی یەکەمە. هەولێر 3 خاڵی هەیە و ئاکرێژ بێ خاڵە. هەموو فەزلی خوای گەورەیە بە یەک دەستی یاریزانەکان و بە ماندووبوونی مەدەڕوو و ستاف و کارگیریانە و بە یەک دەستی ئەنجامەکەمان بەدەستینە و ماندووبوونێکی زۆرمان کرد دوێنێ لە تەمرین و ئەوڕۆ جەنگاین لە ناو ساحە و بردنەوەمان بەدەستینە. بەخدا یارێکی زۆر خۆش بوو بەڵام نۆبژوانەکە یاریێمە تێکدا بوو ڕقم دەهەیە ئەوان ئاژەوای دەگەڕەوە دوو یاریزانی مەتارت کرد بەڵام ڕقم دەهەکە تەردی نەکرد بەگشتی ئەوڕووکە حەکەمی مای خۆسار کرد. لارێکی دیکەی هەمان قۆناغ و لە کۆمەڵەی دووەم هەندرێن پێشوازی لە پێشمەرگەی هەولێری هاوشاری کرد. لە نیوەی یەکەم و بەر لە کۆتایی هاتنی ئەم گێمە لە خولەکی 44 هەندرێن بە گۆڵ یەکەم لە ڕێگای ئیسماعیل محەممەدەوە پێشکەوت. لە نیوەی دۆملاوەکانی پێشمەرگەی هەولێر بە دوای گۆڵ یەکسانێ وێڵ بوون. لە خولەکی 63 محەممەد سەیوان لە پێشمەرگەی هەولێر دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم بە کارتی سوور کرایە دەرەوە. لە خولەکی هەفتە ناوبژان لێدانێکی سزای بۆ تیپی ژێر 20 ساڵان یانی پێشمەرگەی هەولێر ئەژمار کردو. بەهرۆز جوبرائیل ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. لە خولەکی 79 مستەفا مەهدی دووبارە لاوەکانی هەندرێنی پێشخستەوە. لە خولەکی 85 دووبارە لێدانێکی دیکەی سزا بۆ پێشمەرگەی هەولێر ئەژمار کرا. بەهرۆز جوبرائیل گۆڵی دۆمی خۆی و تیپەکەی تۆمار کرد و ئەنجامەکەی گێڕایەوە خاڵی سەرەتا. لە دوا ساتەکانی یاریەکە و بە ئەسیستی محەممەد هێرش ئادەم مەجید گۆڵی سێم و سەرکەوتنی بۆ لاوەکانی هەندرێن تۆمار کرد و یاری بەم ئەنجامە بە سەرکەوتنی هەندرێن کۆتایی هات. بەڕاستی ئەو سێ خاڵە لەمە زۆر گرنگ بوو بەڕاستیکە ناو سعی زاخۆی بەڕاستی ئەگەر سێ خاڵمان بەدەست نێنا بە شکستێکی زۆرمان بەکاردێنە بەڕاستی چکە بەهێز توانای خۆمان ئینشاڵڵا بەو یەک دەستەی ئێمە گوتمان یەک دەست دەبین ئاتری ناو ساقمان ناو ساخۆمان هەمومان بە یەک دەست یاریمان کرد ئەم سێ خاڵەمان گرنگینە بەڕاستی. ئەمە گەمەکی باشمان کرد بەڵام مۆفەق نەبووینەوەش قەدەری خوددا بە قەدەری خودای رازینا باش خۆمان ئامادە کردیا بەس گەمە یەکەم ئەوە بە هەندێک غەلەتی حەکەمی زۆر زەق ئێستاش ڤیدیۆکانمانە تەرن چاو دەنێ ئەمە توعادمان کرد بۆ قەدرەشەوە توعادمان کرد ئەو گەمەش ئەلحەمدولیلا گەمەکی باشمان کرد گۆلێکمان خوارد گۆلی توعادلمانی ناوە گۆلی دووەمان قڕات توعادلمانی ناوە بەڵام گۆلی سێیەم ئەوە قەدەری خۆی گۆلێکمان خوارد و سەر نەکەوتین بەڵام ئەو گەمەش حەکەم ڕاستی هێندە گەم و کوڕەیە بەعام گەمەکان ئەمە دەگەمەمان کردیا حەکەمەکان یەک گەمە کرد باشبینەوەی خراپەوە. بەمەنجامە زاخۆ لەگەڵەوەی پشوو بوو بە چوار خاڵەکەی لە پێشەنجی کۆمەڵەی دووەم مایەوە هەندرێن بۆ خاوەنی سێ خاڵ و پێشمەرگەی هەولێریش تەنها خاڵێکی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.